دایک و باوکی مناڵ من لێرە و پیانەڵم سەرکەشی بە مناڵتان مەکەن بۆ شێوازە بینێرم بۆ قوتابخانانە. 5 قوتابخانە بۆ 6 قوتابخانە لە چەمچەماڵ مەترسی لەسرە بۆ ڕوخاندن. بەڕێزانم کاتتان باش بەهۆی ئەو لافا و بارانبارینەی چەند ڕۆژی ڕابردوو بەرقەزای چەمچەماڵ کەوت ناوەندەکانی خوێندن دەتوان بڵێم زیانێکی گەورەی بەرکەوت دیمەنەکانمان دەبینی بەشێک لە منداڵان ترس و دڵڕاوکێ و هەندێکیان تووشی شۆک ببوون کە ئەو لافاوە چووە ناو خوێندنگەکان. خۆشبەختانە هیچ منداڵێک هیچ مامۆسایەک لەم قەزایە زیانی بەرنەکەوت، بەڵام زیانێکی گەورە بەرناوەندەکانی خوێندن کەوت لەم قەزایە. لەگەڵ مامۆساهەیە من حەمامین قسە دەکەم، ئەوان لێپرساوی کۆگاکانن لە قەزای چەمچەماڵ. مامۆسای بەڕێز سڵاو بۆ جەنابتان، هیچ ئامارێک تا ئێستا لەبەردەسا هەیە یان زیانەکان دەتوان بڵێم مەکتەپێ کاملی ئەشیاکانی بوون بەژێر لافا و بەژێر ئاوە؟ پێشەکی بە خراپنی جەنابتانەکەم سپاسی ڕێکخراوەکەتانەکەم بۆ بەدەمەوە هاتنی ئەم کارە ساتە گەوری ڕووی لە شارەکەمان کرد. کەناڵی ڤار بەڵێ تەوان ئەم بەدەمەوە هاتنەوەی ئێوە خەمێکی کەمی لە کۆڵ ئێمە کردەوە بۆ هەم ئەو پاکێجانی هێناوتانە پاکێجی قەرتاسیە بۆ قوتابیەکان بارێکی دەرونی ڕووخاویان هەیە ئینشاءالله ئەویش کەمەکاتەوە لەسەر ئەوانیش. بەنسبەت مەکتەبەکانەوە زۆریان زیانی زۆریان بەرکەوتووە لە دیوار ڕووخانن لە ئاوچونە ژوورەوە بۆ ناو پۆلەکان. بەڕاستی زۆربەی ئامێرە کارەبایەکان ئەوانی ئەوی تێچۆ سوتاوە زۆربەی ئەگەر ئێستا بۆ تەبەنە شتانە هەمووی ئێوە مەکتەبانە نێوە لێرە ئەوە هی قوتابخانەی قەندیلە کە ڕووخا کە دیوارەکەی ڕووخا ئاو چێ ناو ژوورەکانەوە هیچ کەلوپەلێکی بەکەڵک نەماوە، هیچ کەلوپەلێکی بەکەڵکی خوێندن نەماوە، تەنانەت تەختەکانیشی خوساون ئاو چۆتە سەروی تەختی ڕەحلەکانیش. چەند زۆپا یعنی بە دیاریکراوی بۆ نمونە عەدەدەکە هەیە لای ئێوە؟ بەڵێ 15 سۆپایە. چەند خوێندنگەی؟ ئەمە 15 سۆپای بەسی قەندیلە، بەسی سەرجەم قوتابخانەکانی نزیکەی 100 سۆپا بن. ئەوە پێم وایە لە ناویشەوەیەوە کۆمەڵێکی زۆر کەرەسەتان داناوە کە هەمووی ئای لە ناویشەوە هەیە لە ناو کۆگاکان و لە ئامێرە ئەلکترۆنیەکان و کارەبایەکانمان زیاتر بردوتە ژوورەوە بۆی زیاتر ئەم بارانە لێ نەدات و خراپی لێنەکە. باوەڕکەن بەوە نییە بڵێن دیوار ڕووخاوە یا ئەو فلان مەکتەب دیواری ڕووخاوە فلان مەکتەب ئاوی تێچووە، زۆربەی مەکتەبەکان ماوان. قوتابخانەمان هەیە باوەڕکەن کەڵکی خوێندنی نەماوە. خۆم چوومە سەردانم کردووە تەلەبە بم مناڵ خۆم لێ بێ ناڵم لێ بخوێنێ بە هیچ شێوەیەک. لە لێواری ڕووخانەیە کەس ئامادە نییە مەترسیانەیە لە ئەستۆ بگرێ. یعنی دایک و باوکی مناڵ من لێرە و پیانەڵم سەرکەشی بە مناڵتان مەکەن بۆ شێوازە بینێرم بۆ قوتابخانانە. 5 قوتابخانە بۆ 6 قوتابخانە لە چەمچەماڵ مەترسی لەسرە بۆ ڕووخاندن. ئێستا حالیان داوامی تیاکرێت، حالیان نا بڵین دوای پشۆکە داوامی تیاکرێتەوە، پێشتری داوامی تیاکراوە. مامۆستا خۆت کە ئەچوویتە سەر ئەو وەسعە چ کاریگەریەکی لەسەر خۆت هەبوو؟ چوزانم هیچ حاڵەتێکی دەرونی بەجێ هێژ لە تۆ؟ باوەڕکە چەندجا گریاوم، یعنی بە بەرچاو ڕاگەیان و خەڵکەوە نا بەس زۆر تاسیری تێکردوم. مناڵ کالای جێهێشتووە، یعنی تاکێ کالاکی جێهێشتووە لە ناو قوڕا بۆ خۆم هەڵم گرتووە، جانتای جێهێشتووە، پسکیتەکەی بەدەم و دەستەوە بووە هەڵی پچڕیوە نیتوانی و بیخوا ڕای کردووە. یعنی چەندها دیمەن تراژیدی زۆر بڵێم وەکو پاژماوەیەکی جەنگ داهاتە ڕێک وەکەوە ڕای ئێمە سۆنامیە بودای لە چەمچەماڵ، یعنی زۆر کارە ساتاوی بوو. سپاستانەکەم، سپاس بۆ کەناڵی ڤار، سپاس بۆ هاوکاریەکانتان، پێزانین دەستان خۆش بێت، مەمنونین لە خەمی ئێمەتان کەم کردەوە، خەمێکی گەورەتان لە ئەستۆ گرتووە، کاراسانی بۆ ئێمەش بۆ پەروەردەش. ئێمەش یەک خزمەتی بچووکە بە گەورەی ئەو بارتەقای خەڵکی چەمچەماڵ بە گەورەی ئەو کارەساتە هیوادارم لێمان هیوادارین بەردەوامیش بن، دەستگیرۆیمان نەکەن، پشتمان تێ نەکەن، نەک ئێوە هەموو لایەنەکان. سپاستانەکەین، دەستان خۆش بێت بەخێر.